پێشمەرگە لە سەنگەرەکانی بەرگری لە خاکی کوردستان پێکەوە جەژنە پیرۆزە دەکەن و پەیامی ئاشتی و خۆشگوزەرانی و پاراستنی ئاسایشی کوردستان بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەگەیەنن. پیرۆزبایی جێژن لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان و پیرۆزەوە لە جەژن و خۆشییا بن ئینشەڵڵا. زۆر پیرۆزبایی جەژن لە هەموو خانەوادی شەهیدانەکەم و لە خانەوادی پێشمەرگە سەربەرزەکانەکەم کە ئێستا لە بەرەکانی جەنگان و زۆر سپاسی ئەو کەسانە ئەکەین کەوا بە خەمخۆری پێشمەرگەن. ماوەی زیاتر لە 3 ساڵە پێشمەرگە خاکی کوردستان دەپارێزێت و بۆ خۆشگوزەرانی هاو نیشتیمانیانی کوردستان خەباتی بێوچان دەکات. فەرماندەی هێزەکانی هافتای پێشمەرگە دەڵێت با سەدان پێشمەرگە لەو جەژنەدا دوور لە کەس و کار و خانەوادەکانیان لە پێناو خۆشگوزەرانی خەڵکی کوردستان لە سەنگەرەکاندان. بە ناوی هەموو فەرماندە و پێشمەرگەکان و پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەین، پیرۆزبایی جەژنی قوربانیان لێەکەین. دیارە ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە لەم سەنگەرانە کە لەم سەنگەرانان بۆ ئەوەیە کە میلەتەکەمان ئەم بۆنە پیرۆزانە بە خۆشی و بە سەلامەتی و بە ئەمنێتێکی باش بەرنەسەر کە ئیمڕۆ ببینی دەیان هەزار پێشمەرگە دوور لە عائلەی خۆی دوور لە ماڵی خۆی کە لە ماڵی خۆیان نییە جەژنکە هەمووی لە پێناوی خەڵکی کوردستانایە. هێزەکانی پێشمەرگە 6 جەژنە بە خوێن بەرگری لە کوردستان دەکەن و بە شەو نخۆنی و ماندووبوونیان ئاسایشی کەرکووک و کوردستانیان پاراست و ڕێگەیان نەدا چەکدارانی داعش بۆ نەخۆش و جەژنە پیرۆزەکان لە هاو نیشتیمانیان تێک بدەن. ئێستاش جارێکی تر بەڵێند و پات دەکەنەوە بەردەوام دەبن لە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و خاکی پیرۆزی کوردستان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام بارەگای لیوای 16 هێزەکانی پێشمەرگە لە میحوەری خورمات و